وەکو ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی ئامانجمان پەرەدانە بە بەهرە توانەکانی ئەو گەنجانی کە یانەوێت لەم بوارەیە خزمەت بکەن. لە سەرەتای دامەزرانمان ئەگەڕێتەوە بۆ 2005 لە دەی حوتی 2005 ئێمە مۆڵەتی فەرمیمان وەرگرتووە لە وەزارەتی ناوخۆ، دواتر لە دەی هەشتی 2005 توانیمان ئۆفیسی بارەگای ڕێکخراو بکەینەوە لە سلێمانی. ئەگەڕێتەوە بۆی کە کۆمەڵە گەنج ئێمە بیرمان لەوە کردەوە کە سەرەتای دامەزراندنی کارەکانمان بۆ بێت ئەو گەنجانی کە فەراغیان زۆرەیە خودت بەهرێکیان هەیە و نەیان توانیوە بەهرە و توانەکانیان پەرە پێ بدەن. لە ڕاستیدا خۆتان نەزان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە 2005 ئەتوانین بڵێن سەرەتای دامەزراندن زۆر قورس بووە، ئاشنا نەبوو بەم کۆمەڵگای ئێمە، بۆیە ئەکرێت ئێمە بیرمان لەوە کردبێتەوە کە هەنگاوەکانمان بۆ بێت ئۆفیسەکەمان بکەینەوە و کۆمەڵە گەنجی خۆبەخش لە هەموو سێکتەرەکانە بتوانین ڕۆڵ ببینین و هیچ نەبێ ئێمەش بتوانین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت ببین بە پردێک لە نێوان تاکانی کۆمەلگا و حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانین وەکو کۆمەلگاکانی پێشکەوت و کە لە جیهانە هەن و بایەق بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیین ئێمەش بتوانین ڕۆڵ ببینین. من هێمن مەحیدە ڕەحیم، بەرپرسی بەشی ڕاگەیاندن لە ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی. من وەکو لێپرساوی بەشی ڕاگەیاندن بەرپرسم لە سەرجەم کارەکانی ڕاگەیاندن وەکو ڕیکلام و دیزاین و ئەو کارانەی کە پێویستن بە بەشەکەمەوە وەکو وێنەگرتن و کۆمەڵێک کاری تر. ئەتوانین بڵێن ڕاگەیاندن بەشێکی یەکێکە لە بەشە ئەساسیەکانی هەر دامەزراوەیەک بۆ پیشاندانی یان بڵاوکردنەوەی سەرجەم کار و چالاکی و هەواڵەکانی ئەو دامەزراوە. ئومێد دەکەم ڕێکخراوی شار لەگەڵ ئەو ستافی کە هەیە بەردەوام بێت بە ئومێدەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو فەرمانگەی کە دروست بووە زوورئەتر خێراتر بتوانێت چاکسازی بکات لە ڕێکخراوەکان بۆی چاکسازیەکە وا بکات کە ڕێکخراوە ئەکتیڤیەکان بتوانن لە ئایندەیە سەپۆرتی پرۆژەکانیان بکرێت و ئومێد دەکەم کە کەرتی تایبەتیش بێنە پێشەوە و دامی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەن هەتاکو بتوانن وەکو وڵاتانی پێشکەوت و ئێمەش خزمەت بکەین و ئومێد دەکەم کە بەردەوامیەکەمان سوود ببەخشێ بە کۆمەلگا و دەستی ئەوەش خۆش بێت و سوپاستان دەکەین. لە ڕاستی ئێمە لە سەرەتای دامەزراندنەوە لەبەرەوەی ئێمە پێشتر بە ناوی سنتەرەوە کارمان کردووە، دواتر بووین بە ڕێکخراو توانیمانە ئەو ئامانجانی کە لە ڕابردووە هەمان بووە هەر ئێستاش ڕنگدانەوەی هەبێ بەسەرمانەوە. بۆ ئێمە بەردەوام لە سێکتەرەکانی هونەری، ڕۆشنبیری و پەروەردەیی و ژینگەیی و مرۆیی کارمان کردو. بۆیە هەر لە بیدایەتی ساڵی دامەزراندنەوە تاکو ئێستاش ئەتوان بڵێم بەم قۆناغانەیە هەر بەردەوامین، چکە وەکو وتم لە سەرەتای دامەزراندنەوە ڕێکخراو کە دروست بووە ئامانجەکەیەوە بوو پەرە بدا بە بەهرە و تواناکان. ڕاست ئێستا بۆ گەشەپێدانی مرۆییە، بەڵام زیاتر تەرکیزمان کردووەتە سەر توێژی گەنجان، چکە ئەوان توێژێکی گرنگن لە کۆمەلگایە. خۆشبەختانە ئەتوانم بەڵام لەو سێکتەرانی کە ئێمە ئیشی تیاکەین ئەوەی کە کۆمەلگا پێویستی پێ بووێ ڕۆڵمان تیا بینیوە. خۆی ڕۆژانە نیە پەیوەندیەکان، بەڵام بەپێی توانای خۆمان ئەوی توانیمانە هەنگاوی باشمان ناوە لە ڕووی دروستکردنی پەیوەندی زیاتر لەگەڵ ڕێکخراوە لۆکاڵیەکان بە حکومەوی خۆشمان ڕێکخراوێکی لۆکاڵین، بەڵام هەوڵی زۆرمان ناو بۆی لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکانیشا کۆنتاکتمان هەبێ و بتوانین کار پرۆژە بێکۆ ئەنجام بدەین.
وڵی خۆشحاڵین یعنی بەڕاستی توانیمانە زۆر باش چالاکی پێ ئەنجام بدەین ئەو چالاکیانی کە ئێستا لە ناو خەڵکە کە ئەبیندرێت ڕێکخراوی شار کە چەند چالاکی ئەنجام ئەدا ڕۆژانە و مانگانە و بە بەردەوامی بوونمان هەیە یعنی لە ناو خەڵکە. خۆی سەرەتای کارکردن ڕێکخراوەکان زۆر کەم بوو. یعنی توانین بڵێن لە پێش 2013 کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دروست بوو، ڕێکخراوەکان لە حدودی 380 ڕێکخراوێکا بوون کە ئەمانەش دابش کرابوون بەسەر وەزارەتی دارایی، وەزارەتی ناوخۆ. ئەمانە کە کارمانە کرد بە یاسای ژمارە 15 ئیشمانە کرد. بۆیە ئەو کاتە بە شێوەی منحە بوو. ئەم فەرمانگەیە کە دروست بوو لە 2013 ئامانجەکەیەوە بۆ شێوەی منحە ڕاگرێت بکرێ بە شێوەی پرۆژە بۆی کە ئەو دەرگایە واڵا بێ بۆ هەموو ئەوانی کە توانایەکیان هەیە ڕۆڵ ببینن. بەڵام بەداخەوە یاساکە یاسایەکی جوانە، بەڵام کۆمەڵگەی ئێمە ئەتوانم بڵێم مەهامەکەیان بە هەڵەیە برد. ئێمە یەکێک بوون لەو ڕێکخراوانەی کە لە سەرەتای دروستبوونی فەرمانگە بۆ نمونە پشتگیریمان لەو یاسایە کرد بۆی دەرگا واڵا بێ بۆ هەموو ئەو کەسانی کە بە 3 کەس بتوانن مۆڵەت وەربگرن. بەڵام ئەتوانم بڵێم ئێستا ئاخرداتا نزیکەی 5300 ڕێکخراو زیاترە کە ئەتوانم بڵێم ئەمانە بوونیان نییە کە ئەوواڵێم ئەم یاسایەوەی کرد و تۆمارکردن هەیە، بەڵام بە دوواداچوون کەمە. خۆشبەختانە ئێستا فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بەرپرسی تازەی بۆ دانراوە و ستافی تازەی بۆ دانراوە، جاران ستافەکان کەم بوون، ئێستا ستافەکان زۆرن. ئێمە لە هەفتەی ڕابردووە لە گروپێکی ترابووین بۆ پێداچوونەوە و زانیاری لەسەر داتای دارایی ڕێکخراوەکان. ئەتوانم بڵێم هەتاکوی ئێستا ئەوەی کە راپۆرتی ساڵانە هەیە و ئەو فەرمانگەی لێ بەرپرسەکە بوون و تەواجودی ڕێکخراوەکان دەرەخات چالاکی و راپۆرتی داراییە. بەڵام هەتاکو ئێستا نزیکی 600 ڕێکخراو بۆ نمونە تەواجودی خۆی دەربڕی و راپۆرتی گەیاندوێتەوە. بۆیە فەرمانگەش بیری لەوە کردوێتەوە کە پێویستە کات ڕێکخراوەکان ڕێبخرێنەوە و ئەبێت یاسایەکی شەبێ بە دوواداچوون هەبێت. هۆکاری سەرێکی گەڕانەوەی کارکردنی من لەم ڕێکخراوە بۆ حەزی خۆم ئەگەڕێتەوە، چونکە ئەگەر حەزە بۆ هەر کارێک نەبێ ناتوانانی بەردەوام بیتەیە و مەسەلەی بربەست دروستکردن و ئەو شتانە کە حەزی خۆتی بۆ هەبوو کە لە پێناوی جەنگای ئەتوانی مەجای خۆت بکەیتەوە، جێی خۆت بکەیتەوە بەردەوام بێ لە کارەکەدا. بەداخەوە بەهۆی ئەو ئەزمەی کە هەموو دامو دەستگاکانی گرتووە، چێ حکومی و چێ ناحکومی گرتوێتەوە، نەتوانرا وەکو پێویست کادر دابین بکرێت بەهۆی ئەو بارودۆخە داراییەوە. من بە تەنیا هەم وەک فۆتۆگرافەر، هەم وەکو لێبساوی بەشی ڕاگەیاندن، هەم وەکو لێبساوی پەیجەکانی ڕێکخراوی شار کار دەکەم. بۆیە ئەمە ئەرکێکی قورسە بەڕاستی لە بوارەکەی خۆمە. لەگەڵ ئەوەشتا توانین بەسەر یازاڵ بین، لەگەڵ کار و چالاکیەکانە بڕۆین و هەوڵ بدەین کار و چالاکیەکان بە شێوەیەکی زۆر باش تەختیە بکەین. ڕێکخراوە بۆ ئامانجێکی دیاریکراوی خۆی دروستە بێت و دروشمەکانی خۆی بەرزیەکاتەوە، بەڵام ئەگە بە دوواداچوون نەبێت ڕقەمەکان نەمێنن، بەڵام ناوەڕۆکەکە بوونی نیە. هەندێک ڕێکخراو هەیە بە دروشمە، هەندێک ڕێکخراو هەیە ئێستا بوونی نەماوە، سەفەریان کردو بۆ دەروی وڵات یاخود ئەو ستافە هەڵوەشاونەتەوە، بەڵام پێویستە کا فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ورتر لەم پرسە بڕوانێت، چکە بەڕاستی من لەگەڵ ڕێکخراوی زۆرم، چکە کۆمەلگا تا لە گەشەکردنا بێ ڕێکخراویش زۆر بێت. ئەم ڕێکخراوی ئێمەکە کارەکات لەوانەیە بۆ سنوورێکی دیاریکراو دەرەقەتی هەموو شاری سلێمانی نێت، بەڵام ئەگە چەندین ڕێکخراوی هاوشێوە هەبێت دەتوانین خزمەتی باش بین، بەڵام باش ناوەستێت. ئێمە ڕقەمەکان لە زیادبوو نابێ، بەڵام ڕێکخراوە ئەکتیڤ و چالاکەکان هەل لە جێی خۆیان نابنەوە، ئەوانیش ببن بە بارگرانیان بۆ حکومەتەن بۆ کۆمەلگان بۆ ڕێکخراوەکانیش. چکە ئێستا ئێمە کە باز لە ڕێکخراوەکان ئەکرێ باز لەوە ئەکرێت بە 5-6 هزار چی گۆڕانکاری کراوە، بەڵام لە ئەرزی واقع ئەگەر ئێمە سێر بکەین هەمووی ناگاتە 1000 ڕێکخراو،
بۆیە ئومێدەکەم کە ئەوەی کە بەڕێز باسیەکەیت بێگومان ئەگەر ئەکتیڤ نەبێ و چالاک نەبێت پوونی نییە، ینی هیچ نە ئەوان نەتوان کۆمەلگا بەرەو ئاراسێکی باشتر برن، نە ئەبن بۆ پردەی کە ئامانجی کە دانراوە پردێبن لە نێوان تاکانی کۆمەلگا حکوومەتی هەرێمی کوردستان. بەتەکی دێوەسمێت چکە هەتا خۆت نیتە ناو کارە ڕێکخراوەی و خۆت نیتە ناو ئیشەکەەوە نازانی بە هیچ شێوەیەک چۆن ئێمەش لەوانەیە پێشەوەی بێنە ناو کارە ڕێکخراوی لە دوورەوە کۆمەڵەشتمان بیست بێ، بەڵام کاتێک خۆدیتە ناو کارەکەەوە ئەو شەکە ئەبینی بەو شێوێنێک کە باسەکرێت لە دەرەوە. بعکسەوە ینی کاری ڕێکخراوی دەرگایەکی زۆر باشە بۆی بتوانانی لە ڕێگەیەوە هەم لە ڕووی بەتایبەت لە ڕووی معنەوی و ئیسفادێکی زۆر بکەی، سوودێکی زۆرە پێ ئەگەینەوە. من پێشنیاری هەموو ئافرەتان ناکەم، ئەو کچانی کە بۆن منە تازە تەخەڕوجیان کردووە ئێستا لە ماڵەوەن بێن سەرەتا کاری خۆبەخشی لە ناو ڕێکخراوەکان بکەن، چکەمە هەر وەکو ئەزمونێکە بۆیان هەمیش وەکو ئەوەی کە دوای ئەوە دەرگایکی تریان بۆ ئەکرێتەوە لە ڕێگەی ڕێکخراوەکەەوە ئەتوانن بڕن لە شوێنی ترایش بکەن. بەڵێ من بەرپرسی کارگێڕی و ژمێریاریشم، کارگێڕی لە ڕۆژانە داوامی خۆمان ئەەکەین و سەرپەرشتی کارە ئیدارەکانی ڕۆژانە ئەەکەین لێرە. ئێمە ڕۆژانە لێرە خولمان هەیە بە بەردەوامی، خولی کاری دەستیمان هەیە، تەقویەمان هەیە، ئەو خولانەی کە ئەبیندرێ ڕۆژانە لێرە بەڕێوەی ئەبین. خۆشبەختانە توانم بڵێم ئێمە وەکو ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی لە سیاسی کوردستان پەیوەندیەکی تۆڵمان هەیە لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکان، چکە ئێمە خۆمانە بیرمان لەوە کردوتەوە کە گروپ چاتێکە بێتایبەت بێ بە ڕێکخراوی سنوودی سلێمانی. پێشتریش ئێمە وەکو ڕێکخراوی شار من نوێنەرایەتیم کردووە بەرپرسی ئۆفیسی سلێمانی تۆڕی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوون کە خۆشبەختانە توانم بڵێم نزیکەی 40-50 ڕێکخراو سەفەری تورکیامان کردەوە بۆ پرسە حساسەکان بەشدار بووین، لە سەر ئاشتی بەشدار بوون لە ئەنقەرە، یعنی چوینەتە دەرەوەی کوردستانیش توانم بڵێم پەیوەندیەکە باشە، بەڵام بەداخەوە توانم بڵێم هەندێک جاریشەیە لایەنی سیاسی زاڵە بەسەر ڕێکخراوەکانیشە ئەمە وای کردووە کە نەتوانن ئەو ئامانجی کە هەمانە هەمومان پێکەوە خزمەتی تیا بکەین. بێگومان ئەگەر پێش ئەوەی کە بەشەکە وەکو ڕاگەیان باسکرێت کەسی ڕاگەیان کار کە خۆی دەرچووی بەشی ڕاگەیاندن بێیان لە ڕاگەاندن کاری کردبێت، ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بتوانێت بەسەر کارەکانی ئازاڵ بێت، کارەکانی زۆر بەباشی بەڕێوەبرێ. گرنگی ڕاگەیاندنیش بۆ هەر دامەزراوەیەک بۆ هەر ڕێکخراوەیەک گرنگی خۆی هەیە، وەکو پێش باسم کرد گەیاندنی کار و چالاکیەکانێتی بە دەرەوەی ڕێکخراوەکە تا دەرەوەی ڕێکخراوەکە کەسانی دەرەوەی ڕێکخراوەکە بە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەیان دامەزراوەکە ئاشنا ببن. نەوەڵا بەداخەوە چونکە ئێمە خۆتان نەزانە ڕێکخراوەکان هیچ داهاتێکی وایان نییە تا بتوانن پشتی پێ بەستن. ئێمە و داهاتانی کە هەمانە لەو پرۆژانی خۆمانەوەی ئەویش دوای بڵێ خەرجەکانی پرۆژەکان کە لی دەرئەچێتەوە داهاتێکی کەمەکەیێتەوە بۆ ڕێکخراو، ئەویش تەنها ئەتوانی چالاکیەکانی ڕێکخراوی پێوە بەڕێوەبەری ئەو سەرفیاتانی کە ڕۆژانە ئەکرێت لە ناو ڕێکخراوەکەی ئەوانی پێوە بەڕێوە ئەبێن. ڕێکخراوی شار خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێستا بە ڕقم ناتوانم ئەرشیفی ڕێکخراوی شار پێ بڵم ئەمەنە زۆرە، چکە ئێمە گوتم هەم لە سێکتەرەکانی تەندروستی ڕۆشنبیری هوەری کارمان کردووە و ئەوە نیە ئێمە بڵین لە ڕۆشنبیری کارمان کردبێت لە یەک بوارای و دروشم بێت، کاڵین لە بواری ڕۆشنبیری ئێمە گۆڤارمان دەرکردو لە ڕابردووە، کتێبمان چاپ کردووە، کۆڕ و سیمینار و ورکشۆپمان ساز کردووە، کاڵین هوەری ئێمە سیدی بۆ هوەرمەندان هەم تۆمانمان کردووە، هەم ئۆرجیناڵمان کردووە، هەم چاپمان کردو بڵاویشمان کردوتەوە، هەم کلیپمان کردو بۆ هوەرمەندان. لە بواری دۆبلاژ ئێمە توانیمانە خۆشبەختانە چەندین
فلیمی دیکۆمنتاری و فلیم کارتۆن و دراما بۆ کەناڵەکان دۆبلاشکەین جگە لەوەکە باسی ژینگە کرێت ئێمە مەدانیان چوین گروپینی 40-50 کەسیمان دروست کردووە شەقامەکانمان پاک کردوێتەوە بۆ سەیرانگاکان گۆیژەکە لە شاری سلێمانی دیارە ئەمانە مەدانیان چوین ئیشمان تیا کردووە نەمامان چاندووە یعنی کە لە بواری وەرزش باسەکەین ئێمە وەرزشی شاخەوانی گروپمان دروست کردەوە بۆی لە ڕووی دەرونیەوە کەسەکان بتوانن بچنە دەرەوە و چێژ وەربگرن سروشتی جوانی کوردستان ببینن یەکترناسینی باشتر هەبێت جگە لەوەش وەرزشێکی باش و تەندروست بە ڕێبکان جگە لەوەی ئێمە گروپاتی یۆگا و هونەرە جەنگی و هۆڵی ڕەشاقۆ لە جوانیمان هەبووە یعنی کە لە بواری تەندروستیش باسەکە بە هەمان شێوە ئەمە گروپاتمان هێناوە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوە کە لەگەڵ ڕێکخراوەکانی تر هەمانگیمان کردووە 20 تیممان هێناوەتە کوردستان و خۆشبەختانە بێ بەرامبەر خەڵکیان بینیوە و لە سپۆڕی بووە لە مێشک و دەمار و هەناوی بنکەی تەندروستیمان داناوە بە نرخێکی کەم خزمەتی هاوڵاتیان بکات جگە لەوەی کە هۆشیاری بەردەوام لە ڕێگەی سوسیال میدیاوە لە ڕێگەی پرۆشەرەوە لە ڕێگەی میدیاوە ئێمە هۆشیاریمان ناوە بە تاکانی کۆمەلگاوە خول و سیمیناراتمان کردوێتەوە بە بوارەکانی تەندروستی یعنی هەموو بوارەکان کە ئێمە دەرکیسی بکەینە سەری لە بواری پەروەردەیە ئەمە توانیمانە چەندین خول هەم خولی بەهێزکردن بکەینەوە و هەم بتوانین خولی فێربوون بکەینەوە خولی دوورمان خولی میوزیک خولی شێوەکاری ئەتوانین بڵین ئەمانە هەریەکەیان ئەو ئامانجانێکی ئێمە هەڵمان گرتووە لە ئامانجەکان لامان نەیەوە بەڵام خۆشبەختانە لەگەڵەوەی کە ئێمە ئەتوانین لە یەک بوارە ئیش بکەین بەڵام توانیمان لە برەوەی گەشە پێدانی مرۆیی هەوڵمان ناوە کە پەیوەندی بە تاکی کۆمەلگاوە هەبێت ئێمە ئیشی تیا بکەین جگە لەوەی کە ئێمە وەکو ڕێکخراو بەردەوام ئامانجە سەرەکیەکەمان کە پردێک بێ لە نێوان هاوڵاتی و حکوومەت ئیشمان تیا کردووە ینی لەگە وەزارەتەکان هەمانگیمان کردووە دەنگمان گەیاندووە و جگەل لەوە بووینەتە ڕێگەنیشاندەرێک بۆ گەنجان هەتاکو بتوانن هەلیکاریان بۆ بڕەخسێنین واتە ڕێکخراوی شارە توانم بڵێم خۆشبەختانە لە تۆڕێکی زۆر گەورەتر خۆی بینیوەتەوە کە لە ڕێکخراوێکە چکە ڕێکخراوەکەی ئێمە بڕاستی گروپێک ئیشی تیاکات ئەتوانم بڵێن کە ڕاستە ستافمان هەیە بەڵام هەموو ستافەکانی شۆڕ بۆتەوە کە گروپین ئیشتیاکە گروپی شێوەکاری میوزیک ئەو گروپانی کە پێویست بوون بۆ ئەوەی کە پەرە بەین بە بەهرەتوانەکان ڕۆڵمان تیابینیەوە ئەمانە ئەتوانم بڵێم جێگەی دڵخۆشکەرە بەڵام ئایا لە توموحی ئێمەیە نەخێر چکە ئەوەی کە ئیمکانێتێکی لەبەردەست ئێمەیە بووە ئەمەمان پێکردووە بەڵام ئەگەر هاوکاری و سەپۆرتی زیاتر بکرین پێویستەکات چکە هەموو وڵاتان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەرتی تایبەت یاخود حکومەت دامیەکات بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە دەرچوو ئەبووە لە سایە دوی باج بڵین بودجەی کوردستان بدرێ بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڵام ئەگەر تۆ سێرکەی لە 2013ەوە تاکو ئێستا پرۆژە ڕاگیراوە ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە ئەو ڕێکخراوانە بۆ بوونیان نییە و ئەمانی تر بوونیان هەیە ڕێکخراو بە بۆچوونی من وەکو مارکێتێک وایە تۆ بێت ئیشی بۆ بکەیت هەتاکو ئامانجەکەت بەدەبێنیت بۆیە بێمە تەجبێ نەبێ وەکو سوالکەرێگە بێت لە دەرگاکان بین هەتا دەرگامان لێ بکرێتەوە بتوانین بۆ پارەی خزمەتی کۆمەڵگەی پێ بکەین. ئێمە وەکو ڕێکخراوی شار خۆشبەختانە توانم بڵێم لە ڕابردووە کە سەر بە وەزارەتی مالیە بووین دوو بنکەی تەندروستیمان دانا کە بە نرخێکی کەم کار بکات بتوانێت بێ بە سەرچاوەی مادیش هەم ئامانجەکەەوە بۆ هەلی کار بدۆزینەوە بۆ پزیشکان بۆ کارمەندان و دواتر لەو ڕێگەیەوە ئەوە نەبێت داهاتەکە بۆ شەخص بێت بەڵام ئەگە بڕێک پارەی کەمیش بێت ئەبێ ڕێکخراو سەربەخۆیی خۆی بپارێزیەوە ئەبێ منحەیەکی هەبێت یاخود پارێکی هەبێت ئەگە حکوومەتیش نەبێت بەردەوام بێت ئێمە ئەو کاتە بیرمان لەوە کردەوە کە ئەم بنکانە هەبێت دواتریش ئێستا پەیمانگایەکمان دانابێت ناوی پەیمانگای شاری نمونەیە کە ئەمەش بۆ خولی بەهێزکردنە هەچەند پەیمانگاکەش و ئەو پرۆژانی تیش ئامانجەکەی خزمەتکردنە چکە ئێستا ئێمە پەیمانگامان هەیە مامۆستا هەیە پێویستی بە شوێنە ئێمە شوێنی بۆ دابینەکەین بێ بەرامبەر یعنی دەورەکان بێ بەرامبەر هەیە بە 5,000 خولەڵێتەوە خولی درێژخایانمان هەیە بۆ نمونە بە 40,000 کە لە شوێنەکانی تر بتوان بپرسن بە $100 بۆیە ئێمە توانیمانە پەیمانگاکەش ڕاستە مۆڵەتی لە حکوومەت وەرگرتووە و دەستگایەکی جیاوازە بەڵام ئەو پرۆژانە توانێت ڕێکخراوی شار سەپۆرت کات و دامی